گفتگۆ قسە و باسەکەم لەگەڵ یەکێک لە قەڵەمە جوانەکانی نێو ئەدەبیات کە بێگومان خاوەنی نووسینی چەندین چیرۆکی بەپێز و تایبەتە و لەگەڵەوەش بابەتێکی گرنگتر کە ئەویش بابەتی وەرگێڕانە بۆ سەرزمانی کوردی و بە پێچەوانەشەوە بێگومان لە نووسینەکانی زۆر بەڕێز چیرۆکنووس بەکر حەسەنە کام ئێوارەیە میوانی کورسات مەگەزینە. کاک بەکر زۆر بەخێر بێ، سڵاو لێبێ، ئێوارەت باش بێ. ئەم سێ کتێبە هەرسێکیان بڵاوکراوەی نوێن باشە، لە کامیانەوە دەست پێ بکەم لەگەڵتا؟ کامیانە زووتر چاپ کرد؟ دەقل غوربەتەکانی ناونیشتیمان باشە. ئەمەیان لە چێو ئیلهامی سەرچاوی کرد و سێ خوێندنەوەیە بۆ شارەکانی سێ لە نووسەرەکان. ئەم خوێندنەوانە چۆنن لە لای دەقە غوربەتەکانی ناونیشتیمان سێ خوێندنەوەیە بۆ شێعری هەر یەک لە دکتۆر ئاراس عەزیز عەبدوڵڵا کە تەبیبە، دکتۆر عەباس ساڵح عەبدوڵڵا لەگەڵ کاک دەوەن معروف. دکتۆر طبعا بەڕای من هەموو شاعیرێکی داهێنەر کە داهێنەر بێ لە شێعرا عەرشێکی شێعری بۆ خۆی دروست دەکا، عەرشێکی شێعری بۆ خۆی دروست دەکا و عەرشێکی شێعری غوربەتی بۆ خۆی دروست دەکا. زۆر کەس وا هەست دەکا غوربەت هەموو ئەو کەسانی کە زۆر لەو خەڵکەکان وازانن کە غوربەت تەنیا پەیوەندی بەوەیە کە تۆ لە دەروی نیشتیمان بشی، بەڵام من بە پێچەوانەوە ئەبینم غوربەتە ڕاستیەکان هەمووی لە ناو نیشتیمانەوە سەر هەڵەیە. هەموو لەوانە بۆ نمونە دکتۆر ئاراس عەزیز عەبدوڵڵا وەکو دکتۆریەکەی باڵێن وەکو پزیشک لێی دەرەکەم کە کابرایەکی زۆر ئومێدبەخشە بە پیاوێکی زۆر ئومێدبەخشە بە نەخۆشەکانی، بەڵام وەکی تر کابرایەکە عەرشێکی غوربەتی بۆ خۆی دروست کردووە و لە سۆزداری لەگەڵ مردن ئاکا. ئەنجا بەڕاستی ئەم دکتۆر ئارازێکێک لەو کەسانی کە لە کۆتایی هەفتاکانە دەستی کرد بە شێعر نووسین و لە هەشتاکانە سەدا و دەنگێکی جیاوازی بە خۆی دروست کرد، شان بەشانی حەمە عومەر عوسمان بەڕاستی و لەگەڵ حەمە عومەر عوسمان دەنگێکی غوربەتی تایبەتی و جیاوازیان بە خۆیان دروست کرد. هەرچەندە دیوانەکەی حەمە عومەر عوسمان یادی بەخێر ڕۆحی شاد بێ ناوی لە غوربەتا بوو، بەڵام دکتۆر ئاراسیش هەمان ڕێچکەی ئەوی لە شێعرا گرتووەتە بەر و هەتا ئێستاش بەردەوامە ئەو. ئەمە عەرشی یەکەمی ئەو غوربەتە کە لەم کتێبەیە باسم کردووە. عەرشی دووەم عەرشی دکتۆر عەباس ساڵح عەبدوڵڵایە. عەباس ساڵح عەبدوڵڵا لە ڕاستیە عەرشێکی ڕەنگپەمەیی یان عەرشێکی ڕۆحی دروست کردووە بۆ پاکبوونەوەی ڕۆحەکان. کەرنەڤاڵێکی ڕۆحی دروست کردووە تا هەموو ڕۆحەکان پاک بنەوە بۆ ئەوەی بتوانن بەڕاستی دنیایەکی پاکتر و جوانتر و بێتۆڵە و بێقین و بێ ئەوانە ئەوە بکەن. عەرشی دکتۆر عەباس ساڵح عەبدوڵڵا لەم خوێنەوەیە عەرشێکی ڕۆحی و پاکبوونەوەیە کە یەکێکە لەو عەرشانەی لە ناو شێعری کوردیە بە تایبەتی لە ڕۆحە هەتا ئێستا هیچ کام لە شاعیرەکان وەکو دکتۆر عەباس ساڵح عەبدوڵڵا نەچوونەتە ناو ڕۆح و بانگەوازی ئەوەیان نەکردووە، بانگەوازی پاکبوونەوەیان نەکردووە، پاکبوونەوەی ئینسانەکان. عەرشی سێیەم عەرشی دەوەن معروفە. ئەگەر دوای ویست جارێکی تر باسی یەکەمەوە، بەڵام با عەرشەکان تەواوکەم. عەرشی دەوەن معروف عەرشێکی زۆر تایبەتە. دەوەن معروف یەکێکە لەو شاعیرانی کە لە ڕاستیە دەوەن ئەوەنە بێئومێد بووە لە دینە ئاسمانیەکان، ئەوەنە بێئومێد بووە لە ئایدۆلۆژیا سەرزەمینیەکان، ئەوەنە بێئومێد بووە لە بارودۆخی نیشتیمان. دەوەن داوای ئینسانی باڵاکە، داوای ئینسانێکە کە ئینسانێکی باڵای نیچەیی یان نیشتەیی با بڵێم. نیچەیی لەو ئینسانە باڵایە ناکە عەرەبەکان داوا پێ ئەڵێن سۆپەرمان و ئەوانە، بەڵکو ئینسانی باڵایەک کە بتوانێت جارێکی تر کۆمەلگا بگەڕێتەوە سەر ڕێگای ڕاست، پاکی کاتەوە لە تاوانەکان بۆ جارێکی تر بتوانین کۆمەلگەیەکی پاک و بێگەر دروستکەینەوە. و ئەم سێ عەرشە تەنیا من بەڕاستی لە شێعری کوردیا تەنیا لەم سێکەسەیە دۆزیمەوە لەبەر ئەوە
خوێنەوەکانم بۆ کردن و خوێنەوەکانیشم پێشتر هەمووی بڵاو کردوێتەوە هەمووی بڵاو کردو دوایی بە پێویستم زانی وتم وەک قۆناغێک پێویستە ئەمانە ئەم خوێندنەوانە چاپ کرێت خوێندنەوەکانیش گرنگن بۆ نووسەرەکانی تر بەتەکیید من خۆشحاڵ بووم کە هەر هەمویان پێیان خۆش بوو و هەر هەمویان دەستخۆشیان لێکردم کە توانی و مەبچمە ناو شارەکانیانەوە دەستخۆش بەڵێ کاک بەکەر با لەگەڵ تا بێمە سەر ژەنەراڵی پاییز لە بەرلین بوو بەڵێ ئەمە یەک چیرۆکە یاخۆ چەند چیرۆکی ئەمە دە چیرۆکە ژەنەراڵی پاییز لە بەرلین بوو یەکێکە لەو کۆمەڵە چیرۆک من دوو کۆمەڵە چیرۆکم لە ژیانما چاپ کردووە ئەمە دووەمیانە یەکەمیانم پێش ئینتیفاازە چاپ کرد پێش ڕاپەڕین چاپ کردووە ناوی سەما بوو ئەمە دووەم کۆمەڵە چیرۆکە ئەم چیرۆکانەش هەمووی بڵاو کراوەتەوە ژەنەراڵی پاییز لە بەرلین و ژەنەراڵی پاییز مەبەستم محەممەد عومەر عوسمانە ڕۆحی شاد بێ طبعا ئێمە لە کۆتایی هەموو ئەم برادرانە بێژگە لە دەوان معروف چونکە دەوان معروفنەوەیەکی تازەترە لە ئێمە هەموو ئەو برادران ئێمە کۆتایی هەفتاکان و ئیتر هەشتاکان و هەموو بەیەکەوە بووین ئاگامان لە یەکتری هەبوو ژەنەراڵی پاییز ئەو غوربەتی کە بۆ خۆی دروست کرده بوو بەڕاستی ئەو کاتە یەکێک لەو کەسانەی کە ئاماژەی پێکرا لەناو ئەدەبی کوردیا کە توانیوێتی ئەرشێکی غوربەتی بۆ خۆی دروستکە ئەوە کاک ئازا عەبدولواحید بوو کاک ئازاد عەبدولواحیدی ڕەخنەگر زۆر وریایانە ژەنەراڵی پاییزی یان محەممەد عومەر عوسمانی وەک دەنگێکی جیاواز وەک دەنگێکی سەرکەوتوو وەک دەنگێک وەک تازەکەرەوەیەکی شعری کوردی لەو زەمەنەیە بە خەڵکەکە ناسان و لەسەری نووسی ئەوانەی کە دواکەوتن یان بەڕاستی ئەوانەی کە ئەبوایە وەختی خۆی باسییان لەسەر کرایە ئەم دکتۆر ئازاد عەزیز عەبدوڵڵا بوو دکتۆر عەزیز عەبدوڵڵا هیچ شتەکانی بەڕاستی کەمتر نەبوو لەوانی تر لە شتەکانی ئەو زەمەنە کە لەو زەمەنەیە دەنووسا بەڵام دکتۆر ئاراس شانسی ئەوەی نەبوو کە یەکێک لەسەری بنووسێ لەوانە مەسەلەن ئومێداشنا چەند جارێک گوتی من لەسەری نووسم و دەنگێکی جیاوازە و دەنگێکی تازەیە و لە ئەدەبی کوردیا و پێویستە لەس بەڵام بەداخەوە هەتا مرد ڕۆحی شاد بێ وعدەکەی نەبردە سەر لەبەر ئەوە من هەستام جارێکی تر دکتۆر ئاراسم خوێندەوە دەستخۆش سەرچاوەی چیرۆکەکانی بەڕێز بەکر حەسەن لەکوێوە سەرچاواگرن ئایا هەندێک کاتێ لە نووسەران بیر لەواکەنەوە بە منداڵی چیرۆکێکیان بۆ خوێنراوەتەوە یاخود بە منداڵی ئیلهامێک بابەتێک بۆ ئەم بابەتە لەگەڵیان گەورا بێت تا گەورەی و دواتر بە قەڵەمەکانیان جارێکی چیرۆکەکە ئەڕێژنەوە هەندێک لە نووسەرانیش لە بیر و هزری خۆیان چیرۆک دروست ئەکەن و پێشکەشی خوێنەرانیانەکەن تۆ لە کامیان ئەنووسیت؟ لە ڕاستیە هەموو شتێک دەور و کاریگەری خۆی هەیە چ لە مناڵیەوە بە تایبەتی لە مناڵیە و لە مەرحەلەی قسایات و هەتاوەکو گەورە بوون هەموو ئەو شتانە بۆوانەی کە لە ماڵەوە ئەجێڕێتەوە بۆوانی کە لە دەرەوە گوێ لێ بێ هەموو ئەوانە کاریگەری تایبەتی خۆی هەیە بەڵام بەڕاستی چیرۆکی هونەری چیرۆکێکی جایە چیرۆکی هونەری چیرۆکێکە زیاتر اعتیماد دەکاتە سەر ئەندێشە و سەر خەیاڵ و سەر فەنتازیا و سەر سلوبی جێڕانەوە سەر زمان کاینەکانە بن بە کائینی پاڵەوانەکانە بن بە پاڵەوانی زمانی لە پاڵەوانی با بڵێن ئەوە دەرەچن ئینسان خۆی هەر بریتێ لە زمان یعنی ئێمە واز دەکەین هەموو جار ئێمە زمان دروست دەکەین بەڵام نەخێت زمان ئێمە دروستەکە زمان ئێمە دروست کردووە ئەمە بەڕێی هایدیگەر مارتین هایدیگەر کە هیچەکە لەو فەیلسوفانی کە زۆر ئیتیمامی بە شیعر و بە ئەدەب یاوە ئەڵێ زمان ماڵی نووسەرانە ماڵی شاعیرانە هەر خۆشیان پاسەوانین بەڕاستی مەخلوقەکانی ناو چیرۆک ناو ئەدەب ناو شعر مەخلوقەکان هەموو مەخلوقی زمانین پێویستە چیرۆک پێش هەموو شتێک چیرۆکە بێت چێژ ببەخشێ دوای چێش بەڕاستی چیرۆکی تازە ئەبێ شتێک لە لا بەجێ بێڵێ لای خوێنەر بەجێ بێڵێ کە دوای بیری لێ بکاتەوە چیرۆکنووس هەتا ئەو کاتە چیرۆکنووسە کە لە چیرۆکەکەی تەواوەکە کاتە بەکربا لێرە یەک پرسیارم کاتە تۆ زۆرینەی چیرۆکەکانت کۆتاییەکەی لەگەڵ خوێنەرەکانی خۆت باش ئەەکەی واتە هەر خوێنەرێک ئازادە لەوەی کە هەر بابەتێک لە کۆتایە بە مێشکی خۆی بۆ چیرۆکەکەی تۆدا ئەنێ ڕێک وایە زۆر جوان بۆی چووی زۆر سواسی ئەو ڕائدەکەم دەست خۆش بەڕاستی وایە هەموو
هەموو دقێکی ئەدەبی ئەبێ خوێنەر وا لێ بکە تووشی قەلەقی بکە تووشی ئەوەی بکە کە جارێکی تر چونکە خۆی بەڕاستی ئینسان چیرۆکنووس کە چیرۆکەکە تەواوەکە ڕێک دوای ئەوە ئەمرێت خۆی ئەمرێت ئیتر خوێنەر ئەبێ بە نووسری چیرۆکەکە جارێکی تر ئەینووسێتەوە دوانی تر ئەینووسێتەوە تەبعاً لە ئەندێشە و خەیاڵی خۆیان ڕێک وایە. زۆر باشە کەواتە باسێک لە دوانوێژەکانی چەمەنی بەکر حەسەنیش بکەین 1994 بۆ 2000 ئەم 6 ساڵە واتای چیە لای تۆ بۆ لەسەر بەرگی کتێبەکەیە؟ بەڕاستی لەبەرەوەی تاقیکردنەوەی کە ئەوە خەڵک پێڵێ شیعر بەڵام ئێمە پێڵین پەخشانە شیعر کاتی خۆی ئەو پەخشانە شیعرە من و مامۆستا شێزا حەسەن من لەوە فێربووم بەڕاستی مامۆستا شێزا حەسەن بەعزە شتێ نووسی لە دەقی شیعریە چوو ناوی نابوو پەخشانە شیعر منیش ئیتر ئەو فەتەی کە بیدایەتی هێشتاکان و دوایی هەندێک پەخشانە شیعر بنووسی و بڵاوم کردەوە بەڵام نەکراوە بە کتێب تەبعاً ئەوانە شتی ئابری پێڵێن و ئەڕوا و ئەمانە بەس پارێزراون لای خۆت نەشپارێزراون زۆر شت نەپارێزراون بەڵام ئەمە لە فەتەیەکی زەمەنی زۆر سەیران نووسیم لەو فەتەیە کە ئیتر وەزعی یعنی وەزعی نیشتیمان زۆر خراپ بوو تابڵی کێشەکان زۆر بوو ئیتر هەندێشت لەبار برابوو باز زۆر نەچمە ناو تەفاسیلەوە لەو فترەیە ئەو شتانم نووسی بەڵام شانسی ئەو دقە ئەوە بوو هەر ئەو کاتە کە من ئەم نووسی یەکێک لە هونەرمەندە باشەکانی سلێمانی کە ئێستا لە هۆڵەندا ژیوناوی کاک سامان قادرە چیم ئەنووسی کە کۆپلەیەکە منووسی ئەیبر ئەیکرد بە لۆحە بۆی هێنامەوە ئەیبرد ئەیکرد بە کۆپلۆ جارێکی تر بوو هەموو ئەمانەم هەڵگرت بوو کوڕێکی گەنجیش هات وتی من ئەم پەخشانانم بەدڵیان ئەم دەقەم بەدڵە بە خەتی خۆمی نووسمەوە بە خەتێکی خەتاتی جوان نووسیەوە بەڵام ئیتر من لەبیرم چۆوە کە چوومە دەرەوەی نیشتیمان لە بەرلین جێگیر بووم لەوێ ڕۆژنامەیەکم دەرەکرد خۆم ڕۆژنامەکار ناوی ڕۆژنامەی کوردستان بوو لە ئینستیتوتی کوردی لەوێ ئەو ڕۆژنامەیەم دەرەکرد چەند کۆپلەیەکی ترم نووسی لێ بڵاوم کردەوە ئیتر لە 2000 تەواو بوو ئیتر هیچم کیانە نووسی و لە بیریشم چۆوە ئەم یعنی تقریبا پار ئەوە بە ساڵونی وێگەچێ لە ماڵەوە گەڕام بوو هەندێشت بەسەتە کۆتەوە بەردەسم بە تابلۆکانی کاک سامان قادرەوە و بە خەتەکەی ئەو کوڕە گەنجەوە و ئەمانە هەر لە خۆمەوە لە فەیسبوک بڵاوم کردەوە کەواتانە ناوی کاک سامانیش لەسەر کتێبەکەت هەیە کەواتەوە حەقی هەم هاوڕێیەتیەکە هەم ماندووبوونی ئەویش لەسەر کتێبەکەتە یعنی ئەوەی کە کاک سامان کردوێتی زۆر زۆرە چونکە هەموو تابلۆکانی ناوەژەری کاک سامانە وەختی خۆشی کە کردوێتی و ئەم جارش ئەم بەرگەی بۆ دروست کردووە ئەنجا بەڕاستی هەرو چیرۆکە و با بۆ تەواوەکەم ئەمە لە فەیسبوکەکەی خۆم کە بڵاوم کردەوە کوڕێکی گەنج ناوی عەلی فایقە لەگەڵ کچێکی گەنج ناوی میناقانمە کردیان بە یوتیوب یعنی کردیان بێتر خوێنیانەوە بەڵێ بە ڤیدیۆ شتێکی جوان و ئەمانەی لێ دەچوو ئێتر کە گوێم دێگر بەڕاستی زۆر خۆشەویست بۆ لام وتم ئەمە پێویستە چاپ کرێ بەڵام خۆم چاپم نەکرد هەر لەو کاتەیە مامۆستا محەممەد ساڵح بەرزنجی کە هاوڕەیەکی دێرین و ڕۆژنامەنووسێکی زۆر بە سەلیقە و وەرجێڕێکی زۆر بە سەلیقەیە ئەوە نەمزانی شەوێک هەمووی کردبوو بە عەرەبی و بۆی نردم وتی چاپیشەکەم و لەسەر گیرفانی خۆشم چاپیەکەم یعنی پێشەوەی من دەقە کوردیەکە چاپکەم ئەو دەقە عەرەبیەکەی چاپ کرد و لەسەر گیرفانی خۆشی ئەوە جارێکی تر بوو بەوەی کە من ئیتر ئیجبار بم بە کوردی چاپیکەمە جنابەتەمای چاپکردنی نەبووم چونکەەوە پەخشانە شیعر و من چیرۆک نووسم بەڕاستی خامە هەروە جوان بێت بێگومانێکی لەو کەسایەتیانەش کە جگەلەوەی کە نووسەریت وەروە چیرۆک نووسیت کاری وەرگێڕانیشەکەی کاک بەکر زۆر خۆشحاڵم لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بوو نزیکا چەندین کتێب و چەندین بڵاوکراوەی تۆ جارێکی تر لە نێو کتێبخانە جوانەکانی کوردستانە زۆر سپاس و هیوادارم هەمیشە هەر ئاوا سەرکەوتوومە زۆر سپاس بۆ تۆ دووبارە بەخێر بێ سپاس بۆ بەڕێز بەکر حەسەن چیرۆک نووس کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵم بوو